بەناوی خوای گەورە و میرەبان سەرەڕای زۆری دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان لە هەرێمی کوردستان کەچی تا ئێستا کێشەی کەمی مامۆستا و خراپی بیناکان لە ناوەندەکانی خوێندندا هەیە کامە شەڕەشە لەسەر فەوتانی ساڵێکی خوێندکاران بەتایبەت پۆلی 12 ئامادەیی دەکات بۆیە داوا لە بەڕێوەبەراتی پەروەردەی شەقڵاوە دەکەین کە بە زووترین کات وەڵامی داواکاریەکانمان بداتەوە بە پێچەوانەوە هەڵوێستی ترمان دەوێت دەستەی خوێندکارانی ناڕازی 20/2018 من وەکو قوتابیەک داوای مافەکانی خۆمان دەکەینەوە چەند هەفتەیە ئێمە بێ مامۆستای کیمیاین مامۆستای کیمیامان نییە کتێبی کیمیامان نییە ئەو دیوانانە پێداویستەکان بەس ئەوێ تەسویرکە ئەو بینایە ڕووخاوە چەند ئەوەی ساڵە خزمەتی نەکراوە ئەو مەکتەبە گەورە و گرانە بێ مامۆستایە بێ کتابە خزمەتی بەتەواتی ناکرێت ئێرە چەکی چیمیایی لێرە درایە کەس خزمەتی ناکە کەس ئاوەیەک مەسوولێک ئاور لەو بالیسانەی ناداتەوە ئەم قوتابخانەیە لە بینی دوو هێزی گەورەدایە کە یەکێتی و پارتیە سەر بە قەزای شەقڵاوەیە لە پەروەردەکەیەوە و هەروەها لە سنوورەکەش سەر بە یەکێتیە بە ئەولا و سلێمانیەوە بەڵام ئێمە قبول ناکەین ئەو شتانە لێرە هەبێ ئێمە سەردانانەوێنین بۆ سیاسەتی شکست خواردووی ئێوە بە هیچ شێوەیەک لە خوێندەکانمان پەشیمان نابینەوە بە یەک تاکە قەڵەم بێ ئەخوێنین هەتا ماوین بۆ ئەوەی کەسانێکی وەک ئێوە بەیانی پێتان بڵێن کە سەردانانەوێنین و هەروەها بە قسەی درۆی ئێوە شەڵ ناخەڵەتین تەنانەت لە بینای خوێندنگا کەشمانەوە کێشەمان بۆ دروست بۆ ئێستا لە ترسی ئەوەی کە باوکو دایکەکانمان ناوێت مناڵەکانیان بنێرنە ئەو بینایی کە بشی بوو مەلەرزەیەکی تر ناکا کە لەم ناوچەیە بدرێت گوڕەکەی بەهێز بێت تەنانەت ترسی ئەوەیان هەیە ڕۆژانە لە کاتی دەوامکردندا خوێندکاران بە تەواوەتی ترسی ئەوەیان هەیە کە بوو مەلەرزەیەک ڕوو بدات و خوێندنگاکەمان وێران بێت ئەو زومەی لە دەفەری بالیسان کراوە لە سنووری شەقڵاوە لە تەحەداکەم لە یەک شوێنی تر لەنان لە گوندێکی تریش نەکراوە کە بۆی ئەوەی کە ئێمە سەر بە زۆنێکی تر حساب کراین بە من دەڵێن کە خزمەتتان دەکەم کوردستان بەهێز و ئاوادان دەکەم بەڵام دەبینین ئەوە حاڵمانە لە شەشەقا من ئەو خوێندکارانە دڵنیا بن کەوا ڕۆژە دادێ هەتاکو سەری بۆ ئێوە نابێ چون ئەوە فرمانی خوای پەروەردگارە ئاگر بۆستەم وستەمکارانە